سڵاوتان نەبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵ ئێستان پێشکەش دەکەم زۆرن ئەو بابەتانەی کە باز لە گەنج دەکرێت جارێک وەک داینەمەی گۆڕانکاری، جارێک وەک پاڵەوانی ڕووداوەکان، جارێک وەک خاوەنی ئێستا و ئایندەی نیشتیمان. من مەبەستمە بەدەل لە هۆکارە کۆمەڵایەتەکان باز لە هۆکارە دەرونیەکان بکەم. ئەو هۆکارە دەرونیانە چینکەوا لە گەنجێک دەکات لە ژینگەی کاتدا بڕای بەخۆی هەبێت لایانی کەم بێ بە خاوەن گەنجێکی خاوەن ئیرادە بڕا بەخۆبوو حتمما لەگەڵ هەموو ئەمانە بابەتەکە دەبەستنەوە بە چارەسەری دەرونی. ئێمە دەزانین بەشێک لە زانستی پزیشکی دەرونی لە پاڵیدا بەشێکی دیکەی بریتێ لە چارەسەری دەرونی. ئەم چارەسەرە بۆ کێ دەکرێت کێن ئەوانەی کە پێویستیان پێیەتی ئاست و شێواز و مەراحیلەکانی چین و چۆن جیا دەکرێتەوە لە نەخۆشی دەرونی. هەموو ئەمانە دەکەمە تەوەر و گفتوگۆ و وەڵامی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەڤین ئەحمەد چارەسەرکاری دەرونی دەبێت. ئەبی قان سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو لێ بێ کاکەر سەلام. سپاس بۆ تۆش. ئەگەر سکۆپی عامی بابەتەکە وەربگرم بەکێ دەوترێ گەنج حتمما بە پێی زانستی کۆمەڵایەتی دەرونی و تانانەت بایۆلۆژیش پێناسەکە دەگۆڕێت. ئەوەی من مەبەستمە لە ڕووی دەرونیوە یعنی ئەم شیکردنەوەی بۆ بکەیت. گەنج ئەو چینە زۆرەیە کە لە ناو کۆمەلگایە هەیە کە چینێکی بەرهەمدارە، چینێکی خاوەن ئیرادەیە، خاوەن حەماسە کە بە پێی تەندروستی جیهانی WHO پێناسە کراوە لە بینی 15 بۆ 24 ساڵ ئەگرێتەوە. بۆ لە بەروی گۆڕانکاریەکی فکری زۆر خێرایان هەیە، بزوتنەوەیەکی فکریان هەیە، زوو قابلی گۆڕانن، زوو ئەتوانن لەگەڵ ژینگەی تازەیە خۆیان بگونجێنن. باشە، گەنجی ئێمە توانیوەتی لەگەڵ ئەم ژینگەی خۆی بگونجێنێت. مەوەسمەوەی ینی ئەو ژینگەیە دەبێت چۆن بێ بۆ ئەوی ملائیم بێ بۆ ئەوی گەنجێکیدا نەشونما بکات پێ بگات. بەڵێ پێش هەموو شتێک خێزان کاریگەریەکی زۆر گەورەی هەیە کە لەسەر گەنج ئێمە گەر بگەڕێنەوە بۆ بنچینەی سەرەکی گەنج کە لە مناڵێەوە لە ناو خێزانێکا پەروەردە ئەبێ، چۆن ئەو خێزانە پەروەردەیەکات بە چ ئەساسێکە، چۆن ئەم مناڵە وردە وردەوای لێت کە بێتە ناو ژینگەیەکەوە بە فکرێکی جوانەوە بە شێوازێکی ئاراستەیەکی فکری باشەوە. ئەمانە هەمووی کاریگەری هەیە. دوجار کۆمەلگاش کاریگەری خۆی هەیە لەسەر گەنج کاتێکە گەورە ئەبێت. ئەوەی کە لەسەر شانی گەنج خۆیەتی گەنج دەبێت چی بکات و ڕەنگە بە پلەی یەکەم قەزیەکە لەسەر شانی گەنج خۆی بێت. چۆن گەنج خۆی پەروەردەکە ئەو مەراحیلانە چیە لە ڕووی زانستی دەرونیەوە دەبێت گەنجێک ینی پیادەی بکات. خۆی هەموو کەسێ پێویستە لە پلانەوە دەست پێ بکات، لە بڕوا بەخۆبوونەوە دەست پێ بکات کە ئەمانەش هێمە پێشوەختە گەڕانمانەوە بۆ خێزان کە چۆن بتوانێت خێزان کەسێکمان بۆ بەرهەم بێنێت بێتە ناو کۆمەلگاوە کە بڕواایەکی بەخۆی بێت کە بتوانێت بەیانی دوو بەیانی ئاراستەیەکی باشی هەبێت. خۆی ئەکرێ گەنج کاڵنگەنج بە شێوازێکی گۆڕانکاری و بە وروژمێک لە حەماسەوەیەت. بەڵام ئەگەر ئێمە بینە سەرە و خاڵانەی کە کرێ لە ناو ژینگەیەمە زۆر بۆی هەلومەرجەی بۆ نەڕەخسابێت. بۆ نمونە کرێ کابرا لە جامیعەت تەواوی ئەکات نەتوانێت بچێتە سەرکارێکی باش کەمانە کاریگەریەکی خراپی ئەبێت دوجار بۆ سەر دەرونی تاکەکە. باشە ئەڤین، ئەگەر بۆ نمونە گەنجێک لە ڕووی دەرونیوە ئامادە بێت بەڵام زەمینەکەی نەبێت و بە پێچوانەوە زەمینەکە ئامادە بێت و لە ڕووی دەرونیوە ئامادە نەبێت، کەواتە ئەم دوو بابەتە چۆن هاوسەنگ دەکرێت؟ هەر لە هەردوو حاڵەتەکە دەتوانین بڵین ئەم گەنجە کێشەی دەرونی هەیە؟ باە ببینە سەر کەسە تەندروستەکە جارە پێشوی بچینە کەسە ناتەندروستەکە. کەسە تەندروستەکە مادام زمینەیەکی بۆ ساسکراوە لەلایەن خێزان و لەلایەن کۆمەلگاوە و کەسێکی بڵین تەندروستە کات دەتوانێت ئیش و پلانی خۆی بکات بەو شێوازەی کە پێشوەختە فێری بووە کە نینە سەری باسی بکەین. بەڵام ئەوەی کە ئەڵین زمینەکەی بۆ ساسکراوە بەڵام کەسێکی ئامادە نیە ئەو کاتە پێویستە وردە کەسەکە خۆی دەرکی پێ بکات، بزانە لە چه حاڵەتەکە لە چ پۆینتەکە ئەم کێشەی هەیە تاگو بتوانێت دەست خاتە سەر و کێشەی و چارەسەری بکات. ئەم چارەسەرە لە تەمەنی چەند ساڵیەوە دەست پێ دەکات؟ چارەسەری دەرونی مەبەستە؟ بەڵێ چارەسەری دەرونی هەر لە سفرەوە هەمانە هەتا ئەو کاتی کە لە ژیانین. باوەڕ بەخۆبوون پلان کامیان دەکاتە زانینی سەرکەوتنی ئێمە وەکو گەنج؟ هەردووکیان تاواکەری یەکن کاگەر سەران. لەبەرەوەی کاتێک کە کەسێک بڕوای بەخۆی نەبێت ناتوانێت پلانێک بە تواوەتی و بە جوانی دروستکات و بیگەێنێت. چکە ئێمە هەمومان کاتێک کە ئەڕۆینە دەرەوە بێ پرۆگرامێکمان هەبێت بۆی، بەڵام ئەگەر پرۆگرامێکمان هەبێت و باوەڕشمان بەخۆمان نەبێ لێرا شکستە هێنێت. بۆیە تاواکەری یەکن. کەواتە ئەم بڕوا بەخۆبوونە چۆن دروست دەبێت؟ خوێندنەوە یاخود ئەزمون
یاخود ژینگەی کار چۆن ئەم گەنجە نازجە پێگەشتووە دروست دەکات بۆ ئێمە؟ بڕوا بەخۆبوون یەکەم شە دووتمان خێزان کاریگەریەکی گەورەی هەیە. بۆچی ئەڵێن زۆر من جەختی لەسەرەکەمەوە کە خێزان کاریگەری گەورەی هەیە لە بەرۆی ئێمە کە گەورە ئەبین لەناو خێزانە گەورە ئەبین، دایکمان ئەبینین، باوکمانە بینین، خوشکە بینین، کەسە بینین، کارە بینین. ئەمانە وامان لێ ئەکا کە ئێمە کەسایەتیەکی بەقوتمان هەبێ، کەسایەتێکمان هەبێ، احتیماتمان لەسەر خۆمان بێ، کەسایەتێکمان هەبێ کە بەیانی دوو بەیانی بڕوایەکی تاومان هەبێ بە خۆمان، کەسێکی شکست خواردوو نەبین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم چۆن ئێمە بڕۆمان بە خۆمان بێت. پێویستە کە گەنج وردە وردە ئیش لەسەر خۆی بکات لەسەر ئەو خاڵە کە هەر شتێک هەر کارێکیەتە بەردەستی ئیشی لەسەر بکات. مانایەوەیە کە لەو کارە ئەگەر شکست بێنێت ئیتر پێوترێت تاو من ئەبێت بۆستم. نەخێر ئەمە شکست نیە، جارە پێشەوە شتێ ئێمە ئەزمونە. چکە ئێمە هەر کارێک هاتوونەتە ئەم دنیایەوە بە دەستی بەتاڵ هاتوونێتە ئەم دنیایەوە. باشە. بۆیە کاتێکە ئەچین کارێک ئەەکەین وتیایە کەسەکە پێویستە بزانێ ئەمە کە شکستم هێنامانە ئەوە نیە کە من ڕووخاوم. بەدەر لە خێزان ڕەنگە ئەلفوبێی ئەم بڕوا بەخۆبوونەوە لە ناوەندە ئەکادیمیەکان و قوتابخانە و تەنانە باخچەی ساوایانەوە دەست پێ بکات. ڕاست. ئەو مەنهاج و بەرنامەی کە لەو ژینگەیە دەخوێنرێت خزمەتی بەم گەنجە بڕوا بەخۆ بۆ کردووە تا ئێستا؟ سپاس بخوا هەتا ئێستا کە هاتووە زۆر باش هاتووە لە مەکتەب و قوتابخانەکانە. ئەگەر چی پێشوەخت ساڵانی پێشوو سزایەکی قورستر هەبوو لە ناو مەکتەب و دام و دەستگاکانە، بەڵام ئێستا وردە وردە کارەکەن لەسەر ئەوەی کە کەسایەتێکی بەقوتی هەبێت مناڵ بتوانێت خۆی تعبیر لە هەموو خواستەکانی خۆی بکات و ئەو شتانی کە حەزی لێیەتی بە دەرلەوەی کە ئەکید ئیشی کردو لەسەر بڕوا بەخۆبوونیش. وەکو پسپۆڕێکی دەرونی حتمما کەیسی باشت لە لەم بابەتە ئەوانەی کە زیاتر دێنە لای بەڕێزت لە چ جۆرە حاڵەتێکن کێشە و گرفتی ئەوان زیاتر چییە؟ وەکو گەنج مەبەستە. بەڵێ حتمما. وەکو گەنج ئێمە عادەتەن گەنج ڕێگەزی نێر و مێمان هەیە، هەرکەس کێشە و مەشاکلێکی هەیە. ئەکرێت کێشە و مەشاکلی ئافرەتان یاخود خانمان جیاوازتر بێت لە کێشە و مەشاکلی پیاوان. با بڵین پیاوە زیاتر مادین، زیاتر شێوازی مامەڵەکردنیانە لەگەڵ دنیای دەرەوەیە، دنیای ماڵیشەوەمان بۆ ئافرەت بەجێهێشتووە کە ئەکرێ زیاتر خەمۆکی و گۆشەگیری و سترێسی زیاتر هەبێت. باشە. بۆ گۆڕانکاریکردن لە ناواخنی بیرکردنەوەی گەنج بیر ئاکار کامیان دەتوانانی ئەم گۆڕانکاری بکات؟ هەمویان تاواکەری یەکن. با من پێت بڵێم بە پلەی یەک کەسیان پلەبەندی ناکرێت پێش هەموو شتێک. بیر، دەروون، هزر، کار، ڕەفتار، ئەمانە هەمووی تاواکەری یەکن لە قاڵبێکان توانین ئێمە وەکو سێگۆشەیەکیش دای بنین. سەر هەمووی با بڵێن بیرە. ئێمە کە کاتێک بیرەکەینەوە ئەنجا ئەتوانین بین بەدەستی ئەحساسەکان و دەروونمان. دوجار ئیش لەسەر ڕەفتارەکەین. بۆیە تاواکەری یەکن. کەواتە چۆن وا بیر بکەینەوە بیرەکانمان بیری باش بن. هەموو بیرێکی باش یەکسانە بە ژیانێکی باش؟ ئەمە زۆر فەلسەفیە ئەم پرسیارە. باشە. هەموو بیرێکی باش یەکسان نییە بە ژیانێکی باش، یەکسانە بە ئەزمونێک لە ژیانە. باشە. من بۆیە ئەو پرسیارم کە زۆر جار دەوترێت ژیانمان بەرهەمی بیرکردنەوەکانمانە. حتمما خۆت سپۆری لەم بابەتە لەم زۆر باشتر دەزانیت. بیرکردنەوە بەرهەمی ژیانێکی باشە، ئەزمونێکە لە ژیان. کەواتە هەموو ژیان نییە. ئەکید هەموو ژیان نییە، چونکە کاتێک کە تۆ بیرەکەیتەوە بەپێی بیرکردنەوەی خۆت بیرەکەیتەوە. جای من نازانین بیرکردنەوەی تۆ پۆزیتیڤە یا خۆت نەگەتیڤە، ئەتوانێت کۆمەلگا ئیستیفادەی لێ بکە ئیستیفادەی لێ نەکا. ئێمە ئەڵێن بەرهەمی بیر و دەروون و کار سلوکی ئێمە هەمووی تاواکەری یەکن، بەس مانای ئەوە نییە کە ئەمە باشە یا باش نییە. بیرکردنەوە بەبێ کردار و هەنگاوی عەمەلی بیرێکی پوچەڵە؟ ناڵێن بیرێکی بووچەڵە، ناتوانین وا بڵین. بۆچی؟ لەبەرەوەی کە بیرکردنەوە ئەکرێ کەسانێکت هەبێت زیاتر خەیاڵی بن، زیاتر قوڵ ببنەوە لە بیرکردنەوەیە، زیاتر وەکۆ نییە کە ئیشی لەسەرکەن و کاری لەسەرکەن، واتە زیاتر فیۆرین عەمەلی نین. کەواتە بۆ ئەوەی بێ بە گەنجێکی واقعی چۆن ئەمە دروست دەبێت؟ یعنی هەندێک جار هەندێک لە گەنجێ لە خەیاڵا دەژی، ئەو بیرۆکەی کە پێیەتی ناتوانێت لە ئەمری واقع جێبەجێ کات. بۆ ئەوەی یعنی تووشی گۆشەگیری نەبێت لە ئەمری واقع و ژیانی کۆمەڵگا، چۆن ئەم تەوازنە ڕێک دەکرێتەوە دکتۆرە؟ باشە. لێرە ئێمە ئەتوانین بەرنامە ڕێزی بکەین، بەرنامە ڕێژی بکات. یعنی چی؟ یعنی بێت تۆ پلانێکت هەبێت پێشوەختە پێوەی ئیشێ بکەیت. بۆ نمونە ئێمە پێشوەی ئەم بەرنامەیە بکەین کاگەر سەلان بەرنامەمانە
خشتەمان هەبووە پرۆگراممان هەبووە کە ئێمە چی بکەین چی نەکەین ئەم ئیشە ئەم بۆ نمونە ئەم پرسیارە باشەکە بکرێت ئەم پرسیارە باشنێکە بکرێت ئەویش بە هەمان شێوە وێ بە بەرنمەیەکی چڕی هەبێت بەرنمەیەکی تومتۆڵی هەبێت تاکو دەستی پێ بکات ئیش باش وەڵامەکەی بەڕێز بگو خۆی وەردەگرم کەواتە پلانی زانستی لە ڕووی دەرونیوە کام جۆرە لە پلانێکی باش و سەرکەوتوو بێت دەبێت پلانەکانمان بەرمەبلای چی بێت ئەبێ پلانەکانمان بەرمەبلایەکی واقعی بێت خەیاڵانە نەبێت هەرچەنە ئێمە خەیبات و لێرە خەون و خەیاڵ یەکلاکەینەوە باش خەون جیایە و خەیاڵ جیایە خەیاڵ ئەوەیە کە ئیتر هەر خەیاڵە زیاتر نییە و نابێت بە خەونەکە ئەبێت بە ئەرزی واقعاتوانین ئیشی لەسەرکەین باشە خۆ بەرهەمی کردداری شەر خەیاڵە خەون دەبێم خەونە ببینی ئەم جایانی دیکە خەون بەوە نابوو معنای کە ئێمە ئەبێ بخەین و بیبینین خەون بەوەی کە فعلەن هەر شتێک خەونی تۆ بێ کە بەیانی دوو بەیانی ئەمە بە ئامانج بێت ئەوە ئەتوانیت لە ئەرزی واقع ئیشی لەسەرکەی باشە دڵ یا مێشک بەرپرسە لە بڕیارەکانی ئێمە و لە ڕێگەی کامیانەوە ئەم بڕیارە بدرێ بڕارێکی باش و گونجاو و چاک و سەرکەوتووە لە ڕۆی دەرونیەوە مێشک بەرپرسە لە هەموو کارێک کە ئێمە ئەیکەین ئەی کەواتە ئیشی دڵ چییە؟ ئیشی دڵ تەواوکەری مێشکە با بڵێن چونکە تۆ کاتێک کە بیرەکەیتەوە بە مێشک بیرەکەیتەوە کاتێک کە بۆ نمونە ئەتەوێت بچی بۆ لای کەسێکی نزیکی خۆت بە مێشک ئەتەوێت تۆ بچی بۆ لای کەسێکی نزیکی خۆت بۆچی ئەتەوێت لە بەروی ماوەیە کە سەردانت نەکردووە لێرە ئەحساسی خۆشەویستیت لا دروسە بێ ئەحساسی محەبەتە لا دروسە بێ کە من فعلەن کەسێکم دەمێکە نەبینیوە با بچم بۆ لای باشە کەواتە دەتوانین بڵێن بابەتە عاتفیەکان سۆزدارەکان زیاتر لە دڵەوە سەرچاوە دەگرێت وەک لە مێشکەوە هیچ بابەتێک نییە باوکی گەورەمان ئێمە مێشکمانە باش لە مێشکەوە هەموو شتێکێت باش بۆ ئەوەی پلان کە ئەڵێن مێشک هەمووی هۆرمۆنە هەمووی خانن ئێمە لە هۆرمۆنەوانێک کە هۆرمۆنە ڕژێ ئەو کاتە ئەحساس ئەیات بەوەی کە ئێمە چی بکەین و چینەکەین بۆ ئەوەی پلانەکەمە پلانێکی سەرکەوتوو بێت پلانێک بێت مرونەتی تێدا بێت بەپێی باڵدۆخان گۆڕانکاری تێدا بکەین تا چەند گرنگە ئەم پلانێکی کراوە بێت بۆ ئەوەی دەسەوسان نەبین لە جێبەجێکنی و ئاماجەی کە هەمانە ئەگەڕێنەوە سەر پێشووتر کە وتمان ئەبێت هەموو کەسێک نەک هەرگەنج بەرنامە ڕیزەیەکی هەبێت بڵێن پرۆگرامێکی هەبێت بۆ ئەوەی کە بێوێت ئیشێ بکات پلان پێش هەموو شتێکە لە ڕاستیە تۆ بتەوێت کە ئیشێکی باش و پتە و جوان بکەیت کە بەیانی دوو بەیانی سەرکەوتوانە بێت کە پێویستە هەر پرۆگرامێکت هەبێت دواتر سیقە بەخۆبوون کە کاریگەریەکی هەرە گەورەیە کە ئەم پلانە بەرەو پێشەوە بچێت ئەم پلانە دەبینی لە ژیانی ڕۆژانەی گەنجەکانی ئێمەدا ئێمە ئەحسایەکی تاومان پێ نیە تاکۆ بڵێن بە ئەحسا قسە بکەین بۆیە ناتوان بڵامە بەمەوە باشە ئەگەر باسێک لە پسپۆڕی بەڕێزت بکەم کە چارەسەرکاری دەرونیت پێم خۆشە بزانم چارەسەرکاری دەرونی چ جیاوازێکی لەگەڵ پسپۆڕی پزیشکی دەرونی هەیە لەکوێدا یەک دەگرێتەوە لەکوێدا جیا دەبێتەوە پزیشکی دەرونی ئەتوانێت پزیشکە و لە دوای پۆلی شەشوانێ بڵێ مەرحەلەی شەشوانە ئیتر ئەخوێنێتوانێت بۆ پزیشکی بڵین اختصاص وەرەگرێت لە پزیشکی دەرونیا کە ئەتوانێت چارەسەر بکات چارەسەری دەرمان بکات کە وەکو هەموو پزیشکەکانی ترکەوی بینین چارەسەرکاری دەرونی کە ئەویش ئەبێ کلینیکال سایکۆلۆژی خوێنە بێت و دوجار عیلاجەکات بەڵام بە عیلاج بەڕاهێنانەکات بۆ گەڕانەوە بۆ ناو ژیانێکی ئاسوودا کە پێشوەختە تایە بووە چۆن بتوانین بیگەڕێنینەوە بۆ ناو ژیان باشە کەواتە ئیشەکەی ئێوە ئیشێکی ڕاوێژکاریە زیاتر بەڵێ ئیشێکی ڕاوێژکاریە زائیدەن عیلاجیە چ کاتێک ئێوە ینی لە قۆناغی ڕاوێژە بۆ نمونە چارەسەری نەخۆشێک دەکەن لە ڕووی دەرونیەوە کاتێککە کەسەکە هەسکای تر پێویستی پێێتی کاتێک کەسەکە هەسەکای تر تەواو خۆی دەسەوە سەوەستا و ناتوانێت عیلاجی خۆی بکات ئەم چارەسەرێکی باشە دەتوانێت ئەو کێشەیە کە گەنجێک لە ڕووی دەرونیوە هەیەی بە تەواوی کۆتایی پێبێنێت هیچ شتێک نییە بە مطلقی بتوانین قسەی لەسەرکەین باشە بۆیە نازانین ئەوەی کە ئەزانم پێتی بڵێم کە بڵێ عیلاجەکات و چەنەها کەسی چارەسەر کردووە و ئیشی خۆی کردووە باشە ئاست و شێوازەکانی چارەسەری دەرونی زیاتر چین دکتۆرە بەڵێ ئاست و شێوازەکانی
ئاستی بۆ نمونە بەبەستە چی مەڵەسم جۆرەکان ینی ئەو حاڵاتانەی کە دێتە لای ئێوە زیاتر لە چ جۆرێکن؟ من خۆم زیاتر مناڵە بینم لە 0 بۆ 8 و جۆرەکانیشی جۆرمان زۆر و هەموو نەخۆشە دەرونیەکان. باشە ئەو چارەسەرێک کە بۆ نەخۆشی دەرونی لە وڵاتە ئەکرێت چارەسەرێکی تەواو پێرفێکتە؟ سپاس بۆخوا بۆ لەبەرەوەی کە هەموو عیلاج و هەموو پرۆتۆکۆڵەکانی کە هەمانە بڵێن و لە هەموو میتۆدەکانی کە بەکاری هێنین لەک سەرتاسەری جیهان بەکارێت. چ کاتێک پزیشکێکی پسپۆر بڕیاری ئەوە دەدات کە عیلاج بۆ نەخۆشیێک بنووسێ یانی دەبێت حاڵەتەکەی گشت بێتە چ ئاستێک؟ خۆی بێت هەر نەخۆشیەک لە دوای 40 ڕۆژەوە بڵێن لە دوای مانگ و 10 ڕۆژەوە بێت بۆ لای دکتۆر عیلاج وەربگرێت. ئیتر هەیە بەپێی حاڵەتەکە ئەگۆڕێت بەپێی ڕێژەکەی ئەگۆڕێت. ئێمە با خەمۆکی بە نمونەیەک وەربگرین خەمۆکیەکی ئاسانمان هەیە خەمۆکیێکی توممان هەیە بەپێی ڕێژەی نەخۆشیەکەی گۆڕانکاری هەیە و بەپێی ئەوە عیلاج وەرەگرێت. دکتۆرە شتێکی تر کە زۆر باز دەکرێت لە کۆمەڵگا دیاریکردنی تەشخیص جۆری حاڵەتەکەیە ئێوە چۆن دەگەن بە سەرچاوی ڕاستی نەخۆشیێکی دەرونی؟ هیچ فحوساتێکی تایبەت هەیە؟ نەخۆشی دەرونی قیاسی هەیە بڵین سکۆرە پرسیارە هەمووی باشە بەپێی و پرسیارانەی کە تۆ لێ ئەەکەیت بۆ نمونە لە هەر نەخۆشیەکە 8 خاڵی 5 بۆ 6 تیابێت بەپێی طبعاً نەخۆشەکانی شەگۆڕێت خاڵەکان وەکو نمونە ئەو کاتە ئەتوانیت بڵێ کە ئەمە نەخۆشی حاڵەتێکی هەیە کە ناوی حاڵەتی دەرونیە. ینی بەم شێوەیەوە تەشخیصی دەکەن؟ بەڵێ تەشخیصێکی دروستە ئێمە نایکەین باش وەکو زانستی پزیشک. بەڵێ باشە دکتۆر هەندێک جار ینی نەخۆشە بووە حاڵەتێکی دەرونی سووکیە بووە چەند مانگێک عیلاجی بۆ نووسراوە بۆ ئەوەی کە بگەڕێتەوە باری ئاسایی پێشووتری بەڵام دواتر لەگەڵم عیلاجان ڕاهاتوو مدبین بووە ئەمە چی ینی ئەمە هیچ کەسە ئیدمان وەرناگرێت و ئیدمان نابێت لە دوای 3-4 مانگەوە ئەوە حاڵەتەکەی جیاوازە حتمما چەند ساڵێکی خایانوە و هەنێک دەرمانمان هەیە ئیدمان دروستەکە دەرمانە دەرونیەکان ئیدمان دروست ناکەن ئەوە قسەیەکی باوە چۆتە ناو خەڵکەوە. کەواتە ئەو ئیدمانە بۆ حاڵەتە قورسەکانە؟ بۆ ئەو حاڵەتانەیە کە دەمێ ساڵە هەمان عیلاج وەرەگرێت و هەنێک دەرمانمان هەیە ئیدمان دروستەکات هەموو دەرمانەکان وەرینە ئیدمان نین. باشە ئەم دەرمانە هیچ زیانێکی لاوەکی نابێ بۆسەر لانی تەندروستی نەخۆشەکە وەری دەگرێت؟ بەبەستت ئەو دەرمانە لەبەروی حاڵەتەکەی قورسەت و مەجبوری ئەو دەرمانەی بیتێ چارەسەری تری نییە. باشە ئاست و تێگەشتنی کۆمەڵگە چۆنە بۆ حاڵەتی دەرونی هەستەکەی لە جاران باشتر خەڵک بەدەم ئەم نەخۆشیەوە دێت؟ ئەگەر لەگەڵ ساڵانی پێشوە ئێمە دانیشین مقارنەیەکەین زۆر باش بووە خەڵک ئێستا وای لێ هاتووە کە ئەتوانێت وشیارانە مامەڵی لەگەڵا بکات تەنانەت بۆ پرسیار و ڕاوێژیشێت نەک هەر ئەوەنە کە یەکسەر بێت عیلاجی نەخۆشیەکەی بکات پێش ئەوەی کە نەخۆشیەک یاخود گرفتێک کە هەستی پێ ئەکات یەکسەریت دەست بەجێ ئەوێت بزانێ حاڵەتەکەی چییە و ئیشی لەسەرکات. ینی کەواتە وەکو نەخۆشیم حاڵەتی وەرگرتووە یەکەم جار سەیری کە هەن هەموو نەخۆشێک پێی ناڵێن نەخۆشی دەرونی پێڵین گرفتی دەرونی بۆیە سەرەتا ئەکرێ هەنێک شت هەبێت بەڵێ لە گرفتەکان نایەن بۆ پرسیارکردن. باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیکەمەوە دەمەوێت دوا سەرنج دوا پەیامی خۆ لەسەر کۆی تەوەرەگە شتێک ئەگەر ما بێت ویڵیت دەسەکان نەخۆش بێت زۆر ئەوەی کە ویسمان وتمان شتێکی وام نییە هیچ پامێکت نییە دەست خۆش بێت. وەکو دوایین پرسیار ئاستی چارەسەری دەرونی لە وڵاتە بەروکوی هەنگاو دەنێت وەکوی کە عیلاج وەربگرن خەڵک وەکو چارەسەر وەربگرن بەڵێ گەشتبینی وەکو دکتۆرێک وڵی گەشتبینم هیوادارم کەس هیچ نەخۆشیەکی نەبێت کەس نەیە بۆ لای ڕاوێشکار و چارەسەر و عیلاجی نەفسی هیچ کەسێوەری نەکرێت بەڵام بەداخەوە زیاتر ئەبێت کەمتر نابێت وەکو هەر نەخۆشی. زۆر سپاس بۆ ئەڤین ئەحمەد چارەسەرکاری دەرونی سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.